لەگەڵ میوانەکەم بەڕێز ئازاد حەمەدەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمە. بەڕێز ئازاد سپاس کە لەگەڵ کوردستان 24 پیرۆزە یادی دامەزراندنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یادی ڕۆژنامەگەری کوردی لە جەنابەت. دۆخی ڕۆژنامەگەری کوردی و میدیای کوردی لە هەرێمی کوردستان ئێستا چۆن دەبینی؟ زۆر سپاس پیرۆزبای لە خۆت لە جەنابێت لە هاوکارانم لە کێبیستچا دەکەم. من دەمێ شتێک بڵێم لە پێشچەکێک ئەمڕۆ بەگشتی کە باسی ڕۆژبیستوی نیسان دەکەین. ڕاستی ئەم ڕۆژە ڕۆژی یادکردنی ڕۆژنامەی کوردستان نییە، ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە. ڕاستە مناسبەکە ڕۆژنامەی کوردستان لەم ڕۆژە دەرچوو، بەڵام ئەم ڕۆژە بە قەراری پەرلەمانیش ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوەتە. ئێمە لەم ڕۆژە ناین تەنها باشی ڕۆژنامەی کوردستان بکەین، بەڵکو دەبێت باسی خەمەکان و ئاڵنگاری و کێشەکانی ڕۆژنامەنووسی بکەین. ئەمڕۆژ هەر بۆ وەڵامی پرسیارەکەت ئێمە لە سندیکا لەم یادەدا و یادی تەمان دامەزراندنی سندیکاش ئەم ساڵ 27 ساڵی یادی خۆیەتی دوو پانێلی سەرەکیمانەیە. پانێلێک پێمان وایە ئەگەر تەماشای تابلۆی کوردستان بکەین وەکو جەناویش لە راپۆرتەکە باس کرد، هەر بۆ زانیاری ڕنگ بێ ئەم داتایی کە خوێندیتە ڕنگ بێ هەندێک ژمارەش زیاتر بوو بێ، هەندێک ڕادیۆ هەندێک ماڵپەڕی زیاتر بوو بێ لە ژمارەیە. لە کوردستانە پرچ بڵاوێکی زۆر هەیە و تۆزێک گەڕەلاوژە هەیە، کەواتە ئێمە پێویستمە گەشتە وەکو سەندیکا گەشتنەوە قەنەعەتەی لە کوردستان پێویستمان بە ڕێک خستنە. کەواتە دەڵێن ڕێک خستن، کەواتە تۆ پێویستت بە زارێککە سەرنجدانە لە ژێرخانی قانونی لە بوارەکانی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە. ئێمە پێمان وایە وەختی ئەوە هاتووە کە بە پرۆژە ئەم مەوزوعانە چارەسەر بکرێن و پرۆژەمانێ بێ. ئێمە پرۆژەیەکمان هەیە ئەمڕۆ لەسەر ئامادەبووان بڵاومان کردەوە. پێمان وایە یەکێک لە شێوازەکانی چارەسەری ڕێکخستن بریتیە لە ئیقرارکردنی ئەنجومەنی نیشتیمانی مێدیا یا ئەنجومەنی ڕێکخستن. لە فەڕەنساش پێش چەند ساڵێک مناقشە هەبوو، پێش 2 ساڵ قەراریان دا کە ئەنجومەنێکی ڕێکخستن، هەر ئەنجومەنی ناوی ئەنجومەنەکە ئەنجومەنی ڕیفۆرمە، ئەمە دامەزرێن. ئەمە وا دەکا ڕادع هەبێ و ڕەنگ بێ زۆر ڕۆژنامەنووسان پێویستیان بەو هەموو محکەمە و محکمە کاریش نەبێ و لە هەمان کاتدا دەبێتە هەم پشتیوان بڵێ. باشە بەڕێز ئازاد، سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ناتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێت، ئەو ڕێکخستنە لەلایەن سندیکاوە ناکرێت یا کێ بێن بەرپرسیارەتی هەڵبگرێت وەکو پرۆژەیەک کە ئێستا بەڕێزت باس لێوە کرد؟ ئەم پرۆژەیە تەمان کاری نەقابی نییە، واتە ئەمە نابێتە بەدیلی نەقابات. ئەم ئەنجومەنانە لە زۆربەی وڵاتان هەر لە سندیکاکان خۆیان دەستبوون. کاراکتەری سەرەکی نەقابەی ڕۆژنامەنووسانە زاید هەندێک لایەنی تکە لەوانەیە دەستەی گشتی مافی مرۆڤ هەندێک بە قانونێک دەکرێت. لە هەر وڵاتێک تەجروبەیەکی هەیە. ئەمە بەشێکە لە پرۆژەکە باسمان کرد. دەبێت ئەوە بیر بخەمەوە گولباخان، ئێمە پێش ئەوەی پێش 2 ساڵ پێشەوەی کە کاتێ پەرلەمان سەخت بوو، پرۆژەیەکماندا نەخشە ڕێگایەک دڵێ خاریتەی تاریخماندایە پەرلەمانی کوردستان بە هاوکاری ئەیفز کۆمەڵێک لەو یاسا پێشناکراوەمان خستە ڕوو کە بتوانین لە داهاتوودا کە مێدیایی لە کوردستانە ڕێک بخەین. ئەم پرۆژەیە ئیقراریش کرا لە پەرلەمان وەکو پلانەکە و لیژنەی بۆ دروستکە بەداخەوە پەرلەمان پەچکەوت. ئێمە تەمان چاوەڕێین بە زووترین کا پەرلەمان دەست بەکار بێ بۆ ئەو پرۆژانە کە ئەم پرۆژانەش بێگومان بە هاریکاری هەم سندیکاکانی جیهان هەم بە هاریکاری زۆر لە پسپۆران و مامۆستایانی زانکۆ ئامادەکراون. ئێمە تەمان هەرم پرۆژەیە نییە، ئێمە پرۆژەی ریفۆرمکردنی تعدیلکردنی قانونی سندیکاشمان هەیە، یاسای ژمارە 35مان هەیە. هەموو یاسایانە ماوەیەکی زۆری بەسەرداچوو پێویستیان بەوە هەیە کە دەبێت لەگەڵ ظروفی تازە لەگەڵ گیانی سەردەم بگونجێن، بەتایبەتی لە بەرامبەر ئەو هەموو گۆڕانکاری خێرانەی ژووری دەستکرد دەستی کردووە. زۆر باشە. حاکم ئازاد، دیارەکە ڕۆژنامەگەری کوردی لە کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئایا توانیمانە هاوتەری لەگەڵ ڕۆژنامەگەری لە ئاستێکی جیهانیدا بەرەو پێشەوە بچین و کار بکەین و ئایا ئەم لینکە لە بینی ڕۆژنامەنووسانی کوردستان و میدیاکاران لەگەڵ ڕۆژنامەنووسانی دەرەوە هەیە؟ توانیوتانە ئەم پەیوەندیە دروست بکەن بۆ گواستنەوەی ئەزمون؟ بەڵێ ئێمە هەموو دەزانن پێش نەقابەی عێراق هەنی
پێشی گۆڕانکاری ساڵ 2003 ئێمە لە 2000ەوە ئێمە ئەندامی کارین لە فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی کە نزیکەی 610,000 ئەندامە و زیاتر لە 148 نەقابەیە هەمومان پێکەوە بەشداری دەکەن کۆگرەکان و هەر پرۆژێکی یاسا هەیە ئێمە بە چامان ڕوونە ئێمە لە هەر پرۆژەیەکدا ڕادەگۆڕینەوە لەگە هەموو نەقابات لەگە هەموو نەقابانەی کە لە دنیاە هەن بۆیە هەموو ئەو پرۆژانە ئەو گۆڕانکارە لە هەموو وڵاتانی دنیا لە پێچاوانە دەیبینین ئێمە حتا یاسای ژمارە 5 ساڵی 2007 کە دەرچوو ئەو کاتیش پشتیوانی ئێمە بوو ئەو کاتیش بە شایدمانی زۆر لە پسپۆرانی نێودەوڵەتی گوتیان کە ئەم یاسای ژمارە 5 یەکێکە لە باشترین هەرە یاساکان لە ڕۆژهەڵاتی ناوین بۆیە ئەم هاریکاریە هەیە و ئێمە پێشتە مانگێک لەگەڵ نەقابەی فەڕەنسی دانیشتبووین کە زیاتر لە 7,000 ئەندامی هەیە لێش وچمان ئاڵوگۆڕی ڕای بکەین لەسەر چۆنیەتی ئەو ئەنجومەنەی کە ئێمە ئێستا قسەمان لەسەر زۆر باشە ئەتوان پێمان بڵێن کە چه ژمارەیەک لە میدیاکار و ڕۆژنامەنووسی بیانی لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە کاری ڕۆژنامەگەری دەکەن؟ بێگومان داتایەکم لە بەدەست نییە بەڵام بەپێی یاسای ژمارە یاسای سەندیکا خۆی یاسای سەندیکا ناڵێ ئللا دەبێت کورد بێ واتە هەر کەسێک هاوناونیسمانێک لە هەرێمی کوردستانە کاری ڕۆژنامەنووسی بکە بۆی هەیە ببێتە ئەندامی سەندیکا واتە ئەم کەسە ئەگەر عەرەب بێ کورد بێ تورکمان بێ دینەچکەی هەبێ ئەگە بیانیش بێ یعنی بۆ نمونە پەیامنەرێک لە BBC لە CNN کاتێک لە کوردستان پەیامنەری دەکا بۆی هەیە ببێتە ئەندامی سەندیکا و ژمارەی زۆریش لەو پەیامنێرانە و لەو ئەو ڕۆژنامەنووسانی کە بیانین ئەندامی سەندیکان. بەڵێ باشە بە پرسیارێکی دیکەش بکەم بە تایبەتی کێسا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک چالاکی بەڕەوە دەچن زۆربەی ناونیشانی پانەڵەکان تایبەتە بە ژیری دەستکرد بە تەکنۆلۆژیا کە چ کاریگەریەکی لەسەر ڕۆژنامەگەری ئەبێتەمەوێ بەڕێزت ئاماژە بۆ بکەی ئایا ما چۆن دەبینی کاریگەری ژیری دەستکرد و بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیان و لەسەر ڕۆژنامەگەری و میدیا بە تایبەتی؟ بگمان ئێمە وەکو IFG پێش 2 مانگ لە قاهرە دانیشتین باسمان لە کاریگەریەکانی ژیری دەستکرد لەسەر مێدیا و ڕۆژنامەگەری پێشتر پێش 2 ساڵ سەرۆکی فێدراسیۆن ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی لە ئوردن گوتی تا ساڵی 2025 ڕەنگ بێ زیاتر لە 100,000 ڕۆژنامەنووس بێکار ببن بەڵام ئێستا حالی حاضر بە تایبەتی زۆر گۆڕانکاریەکان دەرکەوت ژیری دەستکرد نەک یاری ڕۆژنامەنووسان لەق ناکە بەڵکو دەبێتە هاریکار ژیری دەستکرد عقلێک نەبیر بکاتەوە بەڵکو ئەو عقلاکان کۆ دەکاتەوە کاری زانیاری خێراتر دەکا باشتر ڕێکی دەکات ئێستا دەرکەوت ژیری دەستکرد یەکێکە لە هاریکار و پشتوانیەکانی مێدیاکاران کارەکانیان ئاسانتر دەکات ئێستا ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان لە ڕێگای یۆنسکۆ و یۆنامەی پرۆژەیان هەیە بە تایبەتی زۆریش کۆمپانیا کە بە تایبەت ئێستا لە کوردستان نەبووتە بابەت بەڵام لە داهاتوو دەبێتە بابەت کۆمەڵێک لەو کۆمپانیانە ئێستا خەریکن پاوەزار لەگەڵ نەقابات دەکەن بۆی بتوانن بە شێوەیەکی هەرزان و خۆڕایی هاریکاری مێدیاکان بکەن دەستگاکانی مێدیا بکەن تەنها ئەوان یەک مەرجان هەیە کە دەبێت ئەم ژیری دەستکردە نەبێتە بابەتی لە بەرژەوەندی خلافات سیاسی بەکارنێ بەڵکو لە خزمەتی ڕۆژنامەنووسان خۆیان بەکاربێ واتە ببێتە پشتیوان بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان بتوانن بە باشترین شێواز بە خێراترین شێواز زانیاریان دەست بکەوە بیدەنە خەڵک. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد حەمەدەمین نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی.